ئەم کاتتان باش دیارە وەک هەموو لایەکتان نەزانن کە لە کاتی دەرچواننی یاسای چاکسازی یاسای ژمارە 2 ساڵی 2020 لیژنەی دارایی سەرداری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لەگەڵ سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرە تایبەتمەندەکان کۆبوونەوەی کرا لەوێ بەڵێنیەوەیان پێداین لەگەڵ جێبەجێکردنی یاسای چاکسازی هەر سێ مانگجارێک حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەی باڵای چاکسازی راپۆرتێک بداتە پەرلەمانی کوردستان لە چۆنێتی جێبەجێکردنی تاوەکو پەرلەمانی کوردستان بە تایبەتی لیژنەی دارایی بە وردی بتوانین هەڵسەنگاندن و بە دوواداچوون بکەین بۆ چۆنێتی جێبەجێکردنی یاساکە. دیارە ئەمڕۆ کۆبوونەوەیەک لە لیژنەی دارایی ئەنجام درا کە کۆبوونەوەی یاسایی خۆمان بووە تایبەت بووە بە راپۆرتی دووەمی چاکسازی کە حکوومەتی هەرێمی کوردستان ناردوێتی بۆ پەرلەمانی کوردستان. راپۆرتی یەکەم کە پێشتر گەیشت هەموو راپۆرتەکە بریتی بوون لەوە ڕێنمایی و تعلیمات و پەیڕەوانەی کە لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتە تایبەتمەندیەکان کە تایبەتن بە جێبەجێکردنی یاساکە دەرچوانرا بوو. ئەمڕۆژ بۆ سەنگاندنی راپۆرتەکە بە پێویستمان زانی دوای خوێندنەوە و وردەکاری زۆر لەلایەن لیژنەکەمانەوە بە پێویستمان زانی چوار وەزیری بەڕێزی حکوومەتی هەرێمی کوردستان بانگێشکەین بۆ لیژنەکەمان تاوەکو وردەکاری و ڕوونکردنەوەی زیاترمان بدەنێ لەسەر کۆمەڵێک تێبینیم لە حەزاتی لیژنەکەمان کە هەمانە لەسەر هەنگاوی جێبەجێکردنی یاساکە و هەروەها ئەوەی کە لە سکرتارێتی لیژنەی باڵای چاکسازی ئەوانیش ئامادە بن لە کۆبنەوەکانمان بۆ ئەوەی یەکەمە پرسیارانیان ڕوبەڕوو بکەینەوە ڕوونکردنەوەی زیاترمان بدەنێ کە کۆمەڵک سەرنجی تێبینی زۆر لەلایەن لیژنەکەمانەوە لەسەر راپۆرتەکە وەزیری دارایی وەزیری شەهیدان وەزیری ناوخۆ وەزیری پێشمەرگە واروە بەڕێز دکتۆر عەبدولحەکیم سکرتێری لیژنەی باڵای چاکسازی لە هەرێمی کوردستان. راپۆرتی پێنجەم بێت تا ئێستا بێتم بۆ تا ئێستاەوە راپۆرتی دووەم نا راپۆرتی پێنجەم نییە لە مانگی حەوت دەستکراوە بە جێبەجێکردنی یاسای چاکسازی لە مانگیدا لە کۆتایی مانگیدا راپۆرتێک گەیشتووە و ئێستا دوا کەوتووە ئەوە کە لە مانگی داهاتووە سێم راپۆرت گەیشتە بەڵامەوە چاوە دووەم راپۆرت گەیشتووە چاوەڕێین لەگەڵ هەنگاوەکانی جێبەجێکردنی یاساکە راپۆرتەکانمان بگەێنە پەرلەمانی کوردستان. ئێستا دیارە چەند پارە گەڕایتەوە خەزێنی حکوومەت کاک زیاد لە هەندێک شوێن ئاماژە بکرا بەڵام زۆر کەمە بەشێکی زۆری ئەوی جراحەتانەی کە کراوە لەلایەن وەزارەتە تایبەتمەندەکانەوە پێویستی بە وردبینی زیاترە لەبەرەوە ڕەنگە بۆ راپۆرتی داهاتوو وردەکاریەوەی کە چی گەڕاوەتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ویان چەند پارە گەڕاوەتە بۆ خەزێنی حکوومەتی هەرێمی کوردستان. وێ دەکەین کە بتوانین لەو فترەیە ڕوونکردنەوەی ورد لە داهاتووە دوایەوەی کە وەزیرەکە بەڕێزەکان دێنێرە ڕوونکردنەوەی وردتان زیاتر بدەنێ نەخێر وەزارەت پێشمەرگە وەکو پێویست جێبەجێ نەکراوە لەوێ چیەکان بۆی کەوا لەوێش جێبەجێ بکرێت. هەموو وەزارەتەکان وەکو توانەوەی کە لە راپۆرتەکە هاتووە هەموو وەزارەتەکان هەنگاویان ناوە بۆ جێبەجێکردنی بەڵام بەشێکی بۆ نمونە ئەوانەی کە مەسەڵەن موچەکانیان قابلی ئەوەیە بە زۆری شکێ لێ بکرێ پێویستی بە وردبینی زیاتر هەیە ئێستا هەمووانە لە حاڵتی وردبینی موچەکەم بکرێتەوە دەرماڵە ببڕێت. زۆر سپاس من هیچ راپۆرتەکان